هەموویەک بەخێر بێن بۆ یادی 11 ساڵەی کۆچی دوایی و هەتاهەتایی پێشمەرگەی جێرین و شۆڕژێڕ و هونەرمەندی نەمر ئازاد خانەقینی کە لە 1/5 کە ڕۆژی جەژنی کرێکارانە لە هەموو دنیاە لەو ڕۆژەیە هونەرمەند گیانی چووە گیانی بەرزەفڕ و بۆ هەتاهەتایە بەجێ هێشتین. باشترین دەستپێک بۆ ئەم جۆرە بۆنانە بۆ هەموو شەهیدانی کورد و کوردستان، بۆ هەموو هونەرمەندانی نەمر ئەوەیە ساتێک بە بێدەنگی هەمومان بۆ ساتێک بە بێدەنگی بوەستین تکایە. سپاس بۆ هەموو لایەکتان. ئەمڕۆ لە ناو جەرگەی پایتەختی ڕۆشنبیریەوە بە ئاوێزێکی بە ئامێزانێکی پڕ لە وەفاداری و دڵسۆزیەوە بۆ هونەرمەندەکەی ئەڵوان، هونەرمەندەکەی خانەخین، هونەرمەندەکەی هەموو کوردستان، وەکو کاکە بەرزان وەهابی برای لە پەیجەکەی خۆیان بەم شێوەیە نووسویەتی لە کوخەکەی تیپی شەهید کارزانی بەرگەڵوەوە بروسکە ئاسا دەنگ و ئاوازی پڕ لە ڕۆحی حیشمەتەکانی ئەگەیاندە سەی خەلیل و سەید جەژنی و هۆمەرمل و بانمیل ملوانکەی سەمفۆنیایە کردە ملی ئەو ژن و پیاوانەی کە لە ڕۆژە تەماویەکان داماڵ و گوندەکانیان دەکردە سەنگەری بەرگری. بەرامبەر تانک و کۆپتەرەکان دەبوونە داستانی ئاوایی. سرودەکەی کەڵکی قەیوانی دلێر ئیبراهیمی تیپی 47 پیرەمەگرونی کرد بۆ وێردی سەر زمانی پێشمەرگەکانی 57 سەگرمە و 50 گەرمیان و 53 شێروانە و 59 لە شەپۆلی سرودی دەبا فاشەکان بزانن لە کوردستانی ئارامە هەر سەنگەرە و ئارامێکی تری تایە. هێمای زەردەخەنە پڕ لە بەراعەتەکانی هەواڵ کوێستانیە بینرا. لە دڵی ئازادە دوا هەناسەکانی ئاراممان بینی وەک مەسیح لە تەنجی سەر لە خازرا. زۆربەمان گوێبیستی سرودە شۆڕژێرەکانی هونەرمەندی نەمر پێشمەرگەی دێرین ئازاد خانەقینی ببووین. لێرەوە جارێکتر من بەخێراتنی هەموو لایەکتانەکەم بە تایبەتی بەخێراتنی کاکە بەرزان وەهاب لە خانەوادەی هونەرمەندی تێکۆشەر و هەموو هاوڕێ و براکانی هەموو هونەرمەندانی ئامادەبووەکەم یەک بە یەک. پێش هەموو دەستپێچێک راپۆرتێکی کەناڵی گەلی کوردستانی کەناڵە سەوزە جوانەکەی گەلی کوردستان هەیە بە یەکەوە گوێبیست تێبین دوا بەدوایە چینە ناو بەرنامەکانەوە. ئازاد خانەقینی پێشمەرگە و هونەرمەند گۆرانیەکی ڕەشتاڵی گەرمەسێر و دەنگێک لە هەناوی تیپی شەهید کارزان و ئاوێتە بە تافگە و کانیاوەکانی کوردستان. ئەو سەردەمانێک کە گۆرانی دەچڕی لە کوردستانی قەدماغە و چێڵگەی زامە هەردەوەن و بن تاشەبەردی چیا هەبوو قوتابخانەی ئارامێکی تیا بوو. دەبا فەشیەکان بزانن وا ئێستاکە لە کوردستانی ئارامە لە کوردستانی قەدمەغە و جەڵگەی زامە دەبا فەشیەکان بزانن وا ئێستاکە لە کوردستانی ئارامە. ئازاد ئاوێتە بوو بە هونەر و موزیکی ڕەسەنی کوردی. ئەو هاوڕێی شاخ و چیا و لووتکە بەرزەکانی کوردستان بوو. ئازاد بۆ کوردستانەکەی دەرونی وەک نەیدەی ناڵاند و لەو هونەرمەند و پێشمەرگە شۆڕژێڕانە بوو کە بە پاشی و ڕازگۆیی دەناسرایەوە و هەرگیز لە مانا جوانەکانی شۆڕژ لای نەدابوو.
ئازاد خانەقینیەکەی کورد ساڵی 1950 لە خانەقین لەدایک بووە و بە درێژایی تەمەنی لەگەڵ ئازار و مەینەتیەکانی گەلەکەیدا ژیاوە و لە یەکی ئایاری ساڵی 2006 لە تەمەنی 48 ساڵیدا لە سلێمانی گیانی بە خاک سپارد و ناوەکەشی بۆ هەمیشە بە درە و شاوەیی لەگەڵماندا ئەمێنێتەوە. ئەگەر گوڵبان ڕەنگە بەسەر سنگی گیچێکی شۆکەوە بە ئەگەر گوڵبان ڕەنگە بەسەر سنگی گیچێکی شۆکەوە بە درود بۆ گیانی پاچی هونەرمەندی نەمر هاوڕێی دێرینمان پێشمەرگەی دێرین هونەرمەندی شۆڕژێر ئازاد خانەقینی برای بەڕێزم کاکە دانا ڕەشید مەڵکەنی پەخشانێکی ئامادەیە بۆ ئەم هونەرمەندە نەمرە بە فەرمێ بۆ خوێندنەوەی. دەبا فاشیەکان بزانن ئەوە لە کوردستانی ئارامە، لە کوردستانی قەدمەغە و چێلگەی زامە. لە ڕۆژێکی یەکی ئایاری جەژنی کرێکاراندا دڵە گەورەکەی ئازاد خانەقینی لە لێدان کەوت. ئەو هونەرمەندەی پێشمەرگەی ڕۆژانی سەختی مقاومەت بوو. ئەو زۆربەی تەمەنی بەخشی بوو بە خاک و نیشتیمان. ئازاد مرۆڤێک بوو لێوان لێو بوو لە هونەر. ئەو بە چریکەی دەنگەکەی بۆ سرودی نیشتیمانی و کوردایەتی دەبچڕی. بۆیە چەندین لاو بە دەنگی ڕێگای شاق و خەباتیان گرتە بەر. واتە ئەو پشکۆی شۆڕژگەشانەوە و بانگەوازی کوردایەتی بوو. ئەو مرۆڤێکی ڕۆحتبی و وەک سەرە چەرمۆکەی. ئەو گەنجینەی ئەرشیفی سەروەرەکانی شۆڕش و کەنزی کوردایەتی بوو. گەر سەرێ بەکوا و ڕۆژنەی دروستکایی و تێکۆشاندا بڕوانین ئەو خاوەنی دەوڵەمەندترین ئەرشیفی شۆڕش بوو. داستان بە داستان، شەڕ بە شەڕ، سەرجەم چارەکەەکانی پێشمەرگە و تیپەکانی لا تۆمان بوو. من نازانم قسە لەسەر هونەر وەرفراندنی تۆ بکەم یا خەزێنەی تۆماری سەروەرەکانی لای تۆ یان قسە لەسەر قەبات و تێکۆشانی تۆ بکەم. تۆ فەرەنگێکی گرنگی شۆڕش و تێکۆشانی بە چەند دێڕێک تەواو نابی. لە کۆتاییدا دەڵێ ماڵ ئاوا چریکەی دەنگەکەی ئەڵوەن و شارەکەی خودات ئەدعەلی. ماڵ ئاوا ئازادی هونەرمەند و پێشمەرگە کە تا ئێستا سرودەکانی لە ناقماندا فەنا نەبووە و نەڕۆشتووە. تۆ هەر نەمریت وەک دار ئەم خەوانەکەی سەیوان. سپاس. ماوەی چەند ساڵێکە وەکو نەریتێک ئێمە یادی هونەرمەندە نەمرەکانمان بە شین و گریان ناکەینەوە. زۆر جار ئەمە وەسێتی هونەرمەندی نەمر حەمەدزا بوو. داوای لێ کردووم بە شەخسی و پێم وابێ کاک ئومێدی نێ و کاک محەممەد شایەتەوەن کە پێی خۆش بەم ساڵە یادەکەی لەسەر گۆڕستان بە بۆسەویدارە و بەزەڕ و باڵەبانە بکەینەوە. ئێمە لێرە نەریتێکمان دایاناوە کە هەموو ساڵەگە و یادانە لە شێوەی ئێوەرە هەنجەکەکەینەوە بۆم مەبەستان ڕۆ چەند هونەرمەندێکی ئازیز و خۆشەویست و هاوڕێی هونەرمەند بەشدارن لەوانەمان مەسەڵەن نەجم محەممەد، هونەرمەندی خۆشەویست کاکە باڵخانەقینی، کاک حەمڕۆ کردبچی خۆشەویست کە لێرە میوانە کاکە گەشتیار عومەر خانەقینی و چەند هونەرمەندێکی تر کاک بەرزان و هاوی برایی هونەرمەندی نەمر و برای هەموومان. من پێم خۆشە پێشێوتی لە ناو گۆرانەکانەوە ئەگەر کاک بەرزان و هاوی خۆشەویست فەرمێ بۆ ئێرە بۆ پێشکەشکردنی وتەیەک بێت هەست شتێکی هەبێت هەست بیرەوەریشێ بێت. سپاسێکم. باسی ڕێکخراní ئەم مەراسمە کنجیرانەیەکەم بەڕاستی دوای 11 ساڵ یادکردنەوەی ئازاد خۆی لە خۆی ئەمە نەمەریەکە. سوپاسی هەموو هاوڕێیانیەکەم، سوپاسی هەموو برادرانەکەم. بەڕاستی من ناتوانم وەکو بنەماڵەی ئازاد خانەقینی، ئازاد خانەقینی کوڕی هەمووتان بوو، برای هەمووتان بوو، کوڕی ئەم ملەتە بوو. سوپاس دووبایە بۆ هەموو لایەک. سپاس بە هەمووتان.
داوا لە هونەرمەندی ناودار کاک حەمڕۆ کەرکوچیەکەم ئەو دیارە نازەم بە گۆرانی بەشدارە بێت ڕۆحی هونەرمەند شاد بکە بە وتەیەک بێ بە هەر شتێک بێت لەسەر هاوڕێکەی خۆی شتێکمان بۆ بڵێت. بە خێراتنی هەموو لایەکتانەکەم یادی 11 ساڵەی هونەرمەندی پێشمەرگە و هاوڕێم خۆش بێت کاک ئازاد خانەقین. دیارە کاک ئازاد خانەقینی هەر دوای ڕاپەڕین کە منیش لە شاری کەبوو بۆ هاتم بێرێ بۆ شاری سلێمانی ئەتوانم بڵێم لە زۆربەی بۆنە و فستیڤاڵەکانە من و کاک ئازاد بەشداریمان کردووە. کاک ئازاد خاوەن توانایەکی زۆر گەورە بوو، بەڕاستی میلۆدیەکی زۆری لەبەر بوو. کاتێکیش میلۆدیەکی هێنا لە با بڵێن لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە وڵاتی کرماشان بێ ئاخور لە شارەکەی خۆی بێ هەمیشە نوێکاری لەو میلۆدیە کرد. مەسەلەن بۆ نمونە گۆرانی بەو ئەو بەوەری کە ئێڵێ توانم بڵێم تەواو ستایلەکەی خۆیەتی کاک ئازاد. کاک ئازاد ڕۆحی شاد بێ، کاک ئازاد پیاوێک بوو، پیاوێکی بە ئەمەک زۆر حەزیەکە لە نزیکەوە ڕێز و احترام لە هاوڕێکانی بگرێ، خزمەت بە هونەرمەندان بکە، ڕۆژی شاد و ئاسوودە دەبێت کاک ئازاد. دیارە من و کاک ئازاد زۆر جار بەیەک دانیشتین، کۆڕ و کۆڕونۆمانە بوو. هەندێک لە گۆرانیەکانی من کاک ئازاد زۆر حەزی لێ بوو، هەرچەند نەرۆبوو کاک جەزا باسی کرد کۆڕەکە خەماوی نییە، بەڵام دایمەن کە دائانیشتین یەک دوو گۆرانی منە بوو هەموو دار پێوتم کاکە حەما حەزەکەم ئەو گۆرانیانە لەم دانیشتنایی جۆم دەبێ، هەرچەند بەداخۆ من بۆ ماوەیە کە بێ هاوڕێکانش بزانن باری تەندروستیم باش نییە، وەتوانم بڵێم دەنگم باش نییە، بەڵام لەبەر خاتر یاد و کۆڕەکەی کاک ئازاد ئەگەر بتوانم یەک دوو کۆپلە لەو گۆرانیانتان بۆڵێ. یەک لەو گۆرانیانی زۆر حەزی لێ بوو کاک ئازاد، دوو گۆرانی مەبوو، سێ گۆرانی عاشقی بێدڵ، تۆ بەمەی مەستم مەکە لەگەڵ سڵاوەی خەم، ئەگەر بتوانم کۆپلەیەک لە گۆرانی تۆ بەمەیتان بۆڵێ. تۆ بەمەی مەستم مەکە ساقی من لێوم دەوێ، دوای گەمەی پەرژین شکاندن چنگی پڕ سێوم دەوێ، ساقی جامی پڕ لە بادە لاوەنێوە شێتە بم، چوویتە سەرێ باڵی خەوی خۆش بۆ شەوێک هاوڕێتە بم. من حەزم لێیە لە ناوتە ون ببم بێ ئاسەوار، وەک چرای بەرێ ڕۆژی ڕوون و وەکو شێنە و بەی بەهار، ساقی لێوت پێچی عاترە و گیانی من بۆنی دەوێ، پێشی چاوم پڕ نەکەی تۆ ئەشکی هۆن هۆنی دەوێ، تۆ بەمەی مەستم مەکە ساقی من ماچم دەوێ، خاوەنیە و ڕاز و نازەی بۆیە من باجم دەوێ، خاوەنیە و ڕاز و نازەی بۆیە من باجم دەوێ. بۆ هونەرمەندی ناودار کاک حەمڕۆ کەرکوچی، مامۆستا نەجم محەممەدی هونەرمەندی سرودبێژ و بە هەڵوێست و هاوڕێی هونەرمەند کە زۆربەی کات لە مێرەجان و فستیڤاڵەکانی سرود و سرودە شۆڕەژێرەکانە هاوڕێی هونەرمەند بوو. ئەویش دیارە لێرە ئەمڕۆ بەشدارە بێت بۆ شادکردنی ڕۆحی هونەرمەندی نەمەر ئازاد خانەقینی. هەروەها بە خێراتنی گەرمی مامۆستا سابیر کوردستان یەکەم بۆ ئەم بۆنەیە هاتۆ بەخێر بێت. بۆ ئەم کۆڕی ماتەمینە ڕاستی بێ من لەگەڵ هونەرمەند کاک ئازادا لە ڕووی سرودەکانەوە زۆر لێک نزیک بووین، زۆر جار پێکەوە دادەنیشتین،
لەسەر سرود قسەمان نەکرد دیارە کاگازات سرود بێژێکی زۆر شۆڕژگێڕ و زۆر بە جۆش و خرۆشەوە سرودی دەچڕی لە شاق لە سەردەمە سەختەکانە لەو سرودانە سرودی نێونەتەوەی ئینتەرناسیۆناڵ سرودی ڕێخەباتمان سرودی ئەو سرودەی بۆ شەیدارامی وتبوو کۆمەڵە سرودی تر زۆر بە حەماس و شۆڕژگێڕی و یعنی یەک پارچە بووە سرود کاگازات لەگەڵ سرودەکانە ئەو سرودی لە قورگەوە وت هەموو گیانی دەبووە سرود سرودی باش دەناسی جوان سرودی ئەوت من نامێ زۆر قسە بکەم لەسەر ئەو لەو ڕووەوە یعنی بەڕاستی دەنگێکی تایبەتی هەبوو بۆ سرود بۆ گۆرانی عاتفی بۆ گۆرانی فۆلکلۆریۆمانش بەشی خۆی زۆر سەرکەوتوو بوو لەو بوارەشە من بە یادی ئەو هونەرمەندە گەورە حەز دەکەم یەکێک لە سرودەکانی بڵێم ئەویش سرودی ڕێخەباتمان دیارە ئەم سرودە میلۆدیەکەی لە ئەسڵا میلۆدیەکی ڕووسیە بە زۆر زمانی جیان گوتراوە زمانی کوردیش من یەکەم جار بە دەنگی کاگازات و سرودەم بیست پێم خۆشە لێرە ئەگەر بکرێ لەگەڵ ئەو برادرە مۆسیقا ئەو سرودە جارێکی تر بڵێنەوە بە یادی دەنگە خڕۆشەکەی کاگازات خەباتمان چەندە سەخت و دوور بێ با چوار دەورمان کڵپەی ئاگر بێ ڕێی خەباتمان چەندە سەخت و دوور بێ با چوار دەورمان کڵپەی ئاگر بێ لەو ڕێ پیرۆزە هەرگیز لە نادەین ئێمەین بۆ مردنی ژامادەین لەو ڕێ پیرۆزە هەرگیز لە نادەین ئێمەین بۆ مردنی ژامادەین باری چینی کرێ کاران ئاڕۆی نابرین ڕێگەی تێکۆشان باراباری چینی کرێ کاران ئاڕۆی نابرین ڕێگەی تێکۆشان ئاوای سووری شۆڕێژمانەڵاکەی هەر بەسار کەوتمان ناگەین ئاوای سووری شۆڕێژمانەڵاکەی هەر بە ڕۆژی ئازادی ئاگاین هۆی خەباتمان چەندە سەخت و دوور بێ با چوار دەورمان کڵپەی ئاگر بێ لام ڕێ پیرۆزە هەرگیز نانادەین ئێمەین بۆ مردنی ژامادەین دنیایەکی نوێ بۆ هەژاران بنیادنانی کۆمەڵگەی یەکسان بۆ دنیایەکی نوێ بۆ هەژاران بنیادنانی کۆمەڵگەی یەکسان ڕاگی سەرمایە لە ڕیشە دەردێنین ئاڵای ئازادیمانەچێنین ڕاگی زۆرداری لە ڕیشە دەردێنین تۆوی ئازادیمانەڕوێنین
بەڕاستی جێخۆیەتی داوای لێبورتن لە مامۆستا نەجم و لە هەموو هونەرمەندانە بکەم ئێمە کەم بۆنانە ڕێگەخین هیچ کاتێکمان نییە بۆ ڕێهێنان و خوا ئامادەکردن بۆ بۆنەکان ئەوەندەیە دەکەن زۆرن هەر ئەمڕۆ ئێستا هاوکات یادی هونەرمەندی نەبەر مامۆستا برایمی خەیاتی شە پێما بێت چوونە سەر مەزارگەی پیرۆزی مامۆستا برایمی خەیات یعنی یادەکان ئەوەنە زۆرە و تەنها کۆمەڵی هونەری میلیش ئێمە توانیوانە خۆبەخشانە هەوڵ بین کەس لێمان زویر نەبێ هەموو لایەک بەسەر بکەینەوە چکەوە ساڵی پارێمە لە شەوێکی ڕەمەزانیە جوانترین یادمان بۆ مامۆستا برایمی خەیات کردەوە بە ئامادەبوونی هەموو خانەوادەکەی ئەم ساڵ حەقی خۆی بوو کە حەقی تەواوی خۆی بین بە هونەرمەندی نەمر ئازاد خانەقینی پێشمەرگە و هونەرمەند یەکێک لە بەشداربووان کە ئەمڕۆ ئەم ئێوارەمان بۆ پڕەکە لە بۆنی ئەڵوەن و ڕەنجی پرچەسپیەکەی ئازاد خانەقینی و دەنگ و میلۆدیە نەمرەکانی حشمەتی لورنەژاد و میلۆدیەکانی ئەڵوەن و خانەقین کاکە باڵ خانەقینی خۆشەویست کەویش بامان شێوە لە هەموو کەم و کوڕێک داوای لێبوردنەکەی چکە هیچ ئامادەکارێکمان نەکردووە تەنها ئەوەندەیە بە هاوکاری کاکە هونەری لاوی خۆشەویستی خۆبەخش ئەویش حەزەکەین دوو میلۆدی جوانی خانەقینیمان پێشکەش بکە پێشکەشەکەین بە ڕۆحی بەرزەفڕ و شادی مامۆستا ئازاد خانەقینی سپاس بۆ کاکە باڵی خۆشەویست چەپڵێ بۆ کاکە باڵی ئازیزی خۆشەویست کە وەکو وەفایەک ئامادە بوو زۆر سپاس بۆ کاکە جەزای خۆشەویست بۆ ناوەندی کەلتوری فەرمانبەران کە ئەم یادەیان بەرز ڕاگرت و بە خێراتنی هەموو میوانەکان دەکەم و خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ لەم یادە پیرۆزە لە یادی هونەرمەندێک و پێشمەرگەیەک کاکە ئازاد خانەقینی هەزاران سڵاو لە ڕۆحی پاکی ئێوەش بەخێر بن سپاس زمان چرخ چپی گردران چرخم دای سالیک صد کرات تیر و چرخم دای یک جار فراری یک جار لزندان جار خیدم و زیره فلک جار خیدم و بان قدیم عداوت و قلم و دیری هر لمنالی اتاک و بیری aman aman eyda Erimi wan khashati yanen yür ve pada Erimi wan khashati yanen yür ve pada ولا درماني دردم جانا ولا توتيبا تيبا وأراني تيدا أرمني لا مسو كشتي دم زيتربا أري أرمني لا مسو كشتي دم زيتربا أري خالي وياكي جانا خالة ملدوة أري خالي وياكي جانا خالة ملدوة
هەری خاڵە ناو سینەیەک یانە سەروە لینشیوە تیەی بەو ئەڕانێ تێیدا و ئەرمەنی لامەسە و کوشتی دەم زیتر بە هەری ئەرمەنی لامەسە و کوشتی دەم زیتر بە